لەبەرکردنی بینینی چوار کاتژمێری سەرەتا من توانیم یەک لاپەڕە لە قورئان لەبەر بکەم بە ئیتقانێکی کەم، بەڵام ئەلحەمدوللیلا لە ئێستاە لە مودەی 2 دقەیە ئەتوانم لاپەڕێک لە قورئان لەبەر بکەم و بە ئیتقانێکی بەرزەوە. لە ئێستا ئەتوانم لە مودەی 5 دقەیە لاپەڕێک بە لەبەرکردنی بیستنی یان لاپەڕێک زیاتر لە قورئان لەبەر بکەم، بەڵام ئەلحەمدوللیلا لە ئێستاە بە وێناکردنێک ئەتوانم لە ماوەی 50 چرکەیە 40 ژمارە لەبەر بکەم و بۆ هەتایە لە یادگەما بمێنێتەوە. السلام علیکم و رحمة الله. بەناوی خوای گەورە. من ناوم سۆزین تاودە، تەمەنم 20 ساڵە و لە وڵاتی بەریتانیادا ئەنیشم و بەشداربووی گروپی 12م. بە شێوەیەکی گشتی پێش بەشداریکردن لە خولی چالاکردنەوە من پێم وابووە کە یادگەی مرۆڤ دیاریکرا و مەحدودە و بە تێپەڕبوونی کات و بە گەورەبوونی تەمەن ئەو یادگەیە ڕوو لە کەمبوونەکات. لە لەبەرکردنی بینینی چوار کاتژمێری سەرەتا من توانیم یەک لاپەڕە لە قورئان لەبەر بکەم بە ئیتقانێکی کەم، بەڵام ئەلحەمدوللیلا لە ئێستاە لە مودەی 2 دقەیە ئەتوانم لاپەڕێک لە قورئان لەبەر بکەم و بە ئیتقانێکی بەرزەوە. لەبەرکردنی بیستنی بۆ من شتێکی زۆر تازە بوو و داهێنانێکی گەورە بوو و زۆر چاڵنجێکی خۆش بوو بۆ من و زۆر چێژم لێبینی. سەرەتا زۆر خراپ بووم تایە، بەڵام ئەلحەمدوللیلا سپاس بۆخوا و لە دوای هەوڵ و ڕاهێنانێکی زۆر لە ئێستا ئەتوانم لە مودەی 5 دقەیە لاپەڕێک بە لەبەرکردنی بیستنی یان لاپەڕێک زیاتر لە قورئان لەبەر بکەم. خێرا بینینی سەرەتا من توانیم 23 لاپەڕە ببینم، بەڵام لە مودەی 5 دقەیە، بەڵام ئێستا لە مودەی 5 دقەیە ئەتوانم ختمێک و نزیک 200 لاپەڕە یان زیاتر ببینم. بۆ لەبەرکردنی ژمارە من بە ئاسانی تا ڕادەیەکم توانی لەبەریان کەم، بەڵام پێویستم بوو کە زۆر مراجعی کەمەوە و ئەگەر لیدا بەپرامەیە ئەو ژمارەم لەبیر ئەچەوە، بەڵام ئەلحەمدوللیلا لە ئێستاە بە وێناکردنێک ئەتوانم لە ماوەی 50 چرکەیە 40 ژمارە لەبەر بکەم و بۆ هەتایە لە یادگەما بمێنێتەوە. لە ژیانما لە دوای بەشداریکردن لە خولی چالاکردنەوە گۆڕانکاری زۆر ڕوویاوە سەبارەت بە تواناکانی مرۆڤ. وەکو پێشتر وتم پێم وابووە کە ئەو توانایانە مەحدود و دیاریکراوە و لەگەڵ گەورەبوونی تەمەنی کەسەکە ئەو توانایانە ئەو بەهرانی لەدەستا، بەڵام لە ئێستاە نەخێر پێم وایە کە هەر یادگەیەک بێت ئەتوانرێت پەری پێ بدرێت و باشتر بگرێت و سەبارەت بەخۆم ئەم ئاستەی کە لە ئێستا پێی گەیشتم لە تواناکانم پێشێکێتی لە تواناکانی من و بەدڵنیایی و ئەتوانم بە زیاتریش بگەم. لە ڕووی دەرونیەوە ئەم کورسە جوانە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە زۆر هاوکارە و پشتگیری زۆرێکی بەشداربووەکانێتی لە ڕووی ئیرادە و فێربوونەوە. سیستمی خۆراکی لە دوای ئەم خولە زۆر گۆڕاوە، واتە سیستمی خۆراکی ماڵەوەمان و ئیخۆم زۆر گۆڕاوە کە لە ئێستا ئەو خواردنی ئیخۆین بە جۆرێکە کە ئەبەر وزە دباتێ، کە پێشووتر ئەو خواردنانەی ئەمان خوارد کە شتێکی غەڵەتی تیا هەبووە تووشی شەکەتی و ماندووبوونی ئەکردیت، بەڵام لە ئێستا ئەو خواردنەی کە ئەیخۆیت و ئەو خواردنەی کە ئەیخۆین یارمەتی دەرمانە و پشتگیرمانە بۆ فێربوونێکی زیاتر و بە جۆرێکانی کاتێکە لە دوای خواردن ئەخۆم ڕاستەوخۆ ئەمەوێ دەستکەم بە لەبەرکردن. هەنێک خواردن هەیە کە تەنها لەم خولە پێت ئەوترێت وەکو جادوویەک لە مێشکتکا واهیە کە ڕاستەوخۆ مێشکت داوای لەبەرکردن کە یانیش تاقە وزێکی زۆرت هەبێ، تاقە وزێکی زۆری زەینیت هەبێ بۆ لەبەرکردن یان بۆ فێربوون یان بۆ تێگەیشتن، کە بەڕاستی پێشووتر من ئەو سیستمی خۆراکیم زۆر ناڕێک بوو و خواردن و خواردنەوەیکی ناتەندروستم ئەخوارد. لە ڕووی خۆەکانمەوە پێشتر کە پێش بەشداریکردن لەم خولە من کاتەکانم بە فیڕۆ ئەدا بە سۆشیال میدیا و زیاتر حەزم لێ بوو کە کاتەکانم بە فیڕۆ بم، بەڵام لە ئێستاە نەخێر. لە ئێستا من نزیکی 2 مانگێک ئەبێت کە سۆشیال میدیام بەکار نەهێناوە تەنها بۆ وەرگرتنی زانیاریەک نەبێت و ڕێکخستنی کاتەکان و پلاندانان کە ئەویش خوێکی تازەیە بۆ من تا ڕادێک
کە لە دوای بەشداریکردنم خۆ لە زۆر ئەکیدم کردوتەوە لەسەر ئەوەی کە ئەبێت پلانی ڕۆژانە وەکو خوددا بنرێت. لە ئێستاە تەرکیزێکی زۆر تیژم هەیە و تەرکیزم بە جۆرێکە ینی کە هیچ شتێک لە چواردۆری منە تێناپارە بەبەوەی کە من هەستی پێ بکەم هەستی پێ نەکەم و بەدڵنیایی و لە یادگەمە ئەمێنێتەوە و لە بیریشم ناچێتەوە. مامۆستاکانی ئەم کۆرسە مامۆستایانی زۆر تایبەتن و من وەکو خۆم شخصیەن پێیان ئەڵێم عالمن بە هەر یەکێکیان ئەڵێم کە عالمی ئەم سەردەمەن. مامۆستا ئاواتی بەڕێز بەڕاستی ئەو مامۆستایە زۆر تەنها بوونی مامۆستا وەکو خۆی زۆر کاریگەریەکی عەجایبی هەیە لەسەر مەسەلەی بۆ نمونە ئەگەر سار ببمەوە تەنها بیرکردنەوە لەوەی کە مامۆستا ئاواتێک بوونی هەیە بەو شێوازە زیرەک و بەو شێوازە پڕ لە عیلمە هاندێرێکی زۆر گەورەی منە لەسەرەوەی کە بەردەوام بم هەر وتەیەکی مامۆستایان هەر تەکنیکێکی کە پێی وتبێتین حاشا هەڵنەگرە و بە شێوازێکە کە ینی چۆن ئەڵێ ڕاستەوخۆ کاریگەری ئەو تەکنیکە ئەبینیت و زۆر سوودم لە تاک بە تاکی تەکنیکەکانی کە مامۆستا پێی وتین بینیوە و زۆر کار ئاسانی بۆ کردوم لە مەسلەی لەبەرکردن و تێگەیشتن و بابەتی خوێندنیان هەر بابەتێکی دیکە. مامۆستا عەتای خۆشەویست لە دڵاشیرین بەڕاستی وانەکانی مامۆستا عەتا زۆر کاریگەر بوون لە ڕووی ئیرادەوە کە لە دوای هەر میتینگێکی مامۆستا عەتا قەرارێکی گەورە دراوە لەلایەن منەوە و قەراری گۆڕینی شتێکی گەورە دراوە لە دوای هەر میتینگێک بە حوکمی ئەوەی کە مامۆستا حەقبێژە و ئەو شتانی کە باسی ئەکات ڕاستەوخۆ لە شوێنی خۆیەتی و کاریگەری تەواوەتی هەیە لەسەر لایەنی معریفی و لایەنی تێگەیشتنی بەشداربووەکان. مامۆستا سدیق و مامۆستا عەزیزی خۆشەویست دوو مامۆستای زۆر لە دڵا شیرین و نەرمونیان بەڕاستی ئەم دوو مامۆستایە زۆر هاوکاری من بوون لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەوەی کە بەردەوام بوون و بەشداریکردن لە ڕاهێنانەکانیان زۆر یارمەتیدەری من بوون و لەگەڵ ئەوانە چەنەها بربەستیم شکاندووە کە پێشتر من پێم وانە بۆیان بەلامەوە سەخت بووە بیشکن بەڵام لەگەڵ ئەو مامۆستایانە ئەو ڕاهێنانانەیان ئەو بربەست شکاندانە زۆر ئاسان بوو و زۆر چێژ بەخش بوو لە هەمان کاتە. ستافی مامۆستایان و ڕێکخەرانی گروپ بەڕاستی زۆر کەسانێکی دڵسۆزن و زۆر ماندوو نەناسانە وەڵامی پرسیارەکان و بەدەمی پێشداربووەکانەوە هاتوون بەبێ ئەوەی کە ڕەچاوی بکەن ئەمە شەوە یان ڕۆژە بەڕاستی زۆر بە دڵسۆزانە لە پشتی ئێمە وەستاون زۆر یارمەتی دەرمان بوون لە هەموو ڕوویەکەوە لە بابەتی هەر پرسیارێک کە بۆمان دروست بوو بێ لە دەربارەی هەر بابەتێک لە خولەکە. چی وتەوانەیەک بۆ هۆکاری گۆڕانکاری ئەو ئاەتەی کە ئەفەرمێ لەیسە لئینسانی ئیلا ما سعا کە مامۆستا عەتای خۆشەویست زۆر بەکاری ئەهێنێ زۆر هاندەرم بوو واتە ینی هەر کاتێکە من دائەنیشتم کە بمتوانێ کە بموتە نەخێر من ناتوانم یان ئەمێ کۆڵ بم لەم بابەتە کاتێک کە بیرم لەو قسە لەو ئاەتە ئەکردەوە لەیسە لئینسانی ئیلا ما سعا بە گوڕوتینێکی ترەوە دەستم پێ ئەکرد بەو شێوازی کە ئەو بەروبوومەی ئەو بەروبوومەی کە کۆیەکەمەوە ئەو بەروبوومەیە کە من پێشووتر ناشتومە و لە خۆمە پەرەم پێیاوە و وەکێکی تر لە وتەکان کە هەر مامۆستا عەتای خۆشەویستە کە مامۆستا عەتا زۆر بەکاری ئەهێنێت ئەویش فەرمودەیەکە لە فەرمودەکانی خۆشەویست عەلەیهی سەلام کە ئەفەرمێ ئەنا عینده ظەنی عەبدی بی واتە من بەپێی گومانی بەندەکەمم کە بەڕاستی زۆر کاریگەر بوو لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەوەی کە جارێک لە جارەکان بە خۆت بڵێ کە ناتوانم یانیش گومانێکی خراپ بە خۆت بەری کە پشتگیرێکی زۆر گەورەی من بوو. چ پامێکم ێبوانی کاڵم پارەکەی زۆرە بە ئەم خولە کە سەرتاجەوین ئەبیت لەوانەیەوە هەسکی کە پارەکەی زۆرە بەڵام
کاتێک کە تۆ دیتە ناوە ئەو عیلمەی کە وەری ئەگریت بە هیچ جۆرێک بەراوردی ئەو پارەی نییە کە تۆ داوتە و بەڕووبعێک کەمتری ئەو پارەیە کە تۆ ئەیدەی ئەوەندە عینم لێرە وەرەگریت ئەوەندە زانیاری وەرەگریت کە خۆت دوای ئەڵێ بەڕاستی شایانی پارێکی زیاترە نەوەکو ئەمین کە ئێستا ئەم مستافە داوایەکەن. ئایا مشتانە ڕیکلامە؟ نەخێر. با بڵێن من باسی ئەزمموی ژیانی خۆمم کردووە کە بە درێژایی 2 مانگ لەگەڵ ئاوات ئەکادیمیە بووم. ئەمە ئەزمموی ژیانی منە. سپاس بۆ خواوە، سپاس بە مامۆستا بەڕێزەکان لە دوای هەوڵدانێک لە دوای هەوڵدان و ڕاهێنانێکی زۆر ئەلحەمدولیلا کە گەیشتوم بەم ئاستە بە ویست و ئیرادە. طبعاً ئەبێت ویست و ئیرادەت هەبێ بۆ فێربوون ئەو کات ئەتوانی فێری ئەم بەم شێوازە پەرە بە تواناکانی خۆت بێ. جیاوازی ئەم خولە جیاوازێکی ئەوەیە کاتێک کە تۆ دیتە ناوە هەست ئەکەیت کە ئەم مامۆستایانە ئیخلاسن بۆ خوا ئەیکەن و دووەمیش بۆ ئەوەی کە ئەو بەشدار بووە فێری عیلمێک ببێت و ئەو سوودێک ببینێ واتە بەشدار بوو سوودێک ببینێ کە بەڕاستی زۆر جیاوازە. لێرە وا هەست ناکەی کە تۆ لە ئەکادیمی وەک هەستکە کە لە خولێکەکەی پەڵکووە هەستەکەی کە لە ماڵێکی زۆر گەرم و گوڕ و زۆر خۆشایت. بەڕاستی ئێرە خێزانێکی زۆر خۆشەویستن و پشگیرێکی زۆری بەشدار بووەکانن بەبێ جیاوازی. کە من سەرەتا هاتم تا مدەیەک باشێش تووشی شۆک بووم لە دڵسۆزی و بەهاناوەچوون و خەمخۆری مامۆستاکان تاک بە تاکیان. ئەوەی کە من زانیاریم هەبێت و ئاگادار بم نەخێر ئەم خولە بەشداربووەکانی بەجێ نەهێشتووە و چەناڵی تایبەتی بۆ کردوونەتەوە و ماوە پێش بڕکێ و خەڵاتیان بەسەرادا بەشەکات. ئەوەندەی کە من ئاگادار بم بەشداربووانی کۆن لەگەڵ ئێمە ڕاهێنانیان کردووە واتە میتینگیان بۆ کراوەتەوە و بەشداریان لە ڕاهێنانەکانان کردووە. بەڕاستی ئەم خولە خولی ڕاستە بە ناوی خولی یادگەوەیە، بەڵام ئەم خولە خولی ژیانە و بەڕاستی ئەم خولە یەکێکە لەو خولانەی کە شایانی ئەوەیە هەر تاکێکی کورد بەشداری تیا بکات و خۆی دەوڵەمەند کات لەم عیلمە، چونکە بەڕاستی بۆ ژیان پێویستە نەوەکو تەنها بۆ بواری مێشک و یادگە بەڵکو و کورسی ژیانە، خولی ژیانە. وسلام عەلەیکوم. زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ تاک بە تاکی مامۆستاکان و بە هیوای کاتێکی خۆش.